بیلەرانی عزیز سڵاوتان لێبێ بەردەوامین لەگەڵتان بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەمڕۆی دووجار بیر بکەرەوە. بەڵێ دکتۆریان پرسیارەکەت بۆی بۆ بینەریشی بەبیری بینەریشی بێنینەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت ژمارەی زیاد و کەمی کورسی دەسەڵاتبوون دیاری ناکات و یەکێتی لە دێگەڵە بەم لاوە دەسەڵاتە. من پێم وایە هەر هێزێک بێوێت کە کوتەتا لە ئیرادەی خەڵق بکات، جۆ نەداتە ئیرادەی خەڵق، جۆ نەداتە دەنگی خەڵق، ئەو مانای مردنیە و هێزێ. ئەگەر هێزێک لە ڕێگای ئێتلافەوە لە ڕێگای شەرعیەوە لە ڕێگای بەردەوامبوون لە حکومەت و پەرلەمانەوە لە دەسەڵاتە بمێنێتەوە ئاساییە، بەڵام دنیای دیموکراسی بۆ شوەیە ئەو هێزانی کە دۆڕێن چاوەڕێکن تا 4 ساڵی تر کە نۆریان بێتەوە لە ڕێگای هەڵبژاردنێکی ترەوە ئەم جارە بەڵکو و متمانی خەڵق بەدەست بێنەوە بچنەوە دەسەڵات. بەڵام هێزێک کە خەڵق متمانی پێ نادا، هێزێک کە ڕازی نییە بە سیاست، خەڵق ڕازی نییە بە سیاستەکەی، هێزێک کە خەڵق لە سیستم و لە مۆدلی حکومڕانی ڕازی نییە، بەڵام بێ بە زۆر بمێنێتەوە، من پێم وایە کە سەرنجام واقع قسە بکەین ڕوبەڕووی خەڵق گەرەسەر واقعەکە قسە بکەین. تۆ ئەڵێیت ڕێی تۆ وایە کە تەرازوی هێز گۆڕاوە، پێت وایە ئیرادەیەکێ لەلایەن یەکێتی و پارتیەوە بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە پارتی بە هەموو شێوەیەک ڕێژەیەکی بەرچاوی کورسی بەدەستێنەوە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ڕێژە بەرچاوی بەدەستێنەوە. پێت وایە لەلایەن یەکێتی و ئیرادەیەکەیە بۆ ئەوەی کەسێک لە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان جێگایەوە بگرێتەوە لە پۆست و پلەکانە؟ من پێشتریش بە ئاماژەم بۆدا ئەو زانیاریانی کە هەیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە چەند ئاڕاستەیەکی جیاوازەیە. ئەو مەکتەبی سیاسی کە جەنابەت باسیەکەی ڕەنگە ڕێی شەخسی خۆی بێت، بەڵام ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بیر لەوە دەکرێتەوە کە کۆمەڵێک خیارات هەڵبژێرن. یەکێک لە خیارەکانیان، یەکێک لە بژاردەکانیان ئۆپۆزیسیۆن بوونە، یەکێکی تریان ئەوەیە کە لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکانە هاوپەیمانەتی دروستکەن. ڕەنگە خیاری تریانەوە بێت کە بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی ترا بەشداری حکوومەتی بنکە فراوانکەن. بۆیە ناتوانانی تو اعتیماد کەیتە سەرەوە ڕەئە و دووبارەش یەکەمەوە هەچ هێزێک بێوێت دژی ئیرادەی خەڵق لە دەسەڵاتە بێنێتەوە خەڵق لێ قبوڵ ناکە. ئێمە ئەزمموی وڵاتانی دراوسی خۆمان هەیە کە لە بەهاری عەربی سلماندی کە ئەو جۆرە لە مۆدلی سیاسی مۆدلێکی سەرکەوتو نییە. بەڵێ سوپاس دەکەم. کاگاریان گەر کۆمنتێک لەسەر قسەکانی هەبووە منیش پرسیارێکم هەیە لە وتارێکە ئەڵێیت بزوتنەوەی گۆڕان ناونیشانەکەی بەمەیە بزوتنەوەی گۆڕان و گەورەترین بەڵێنی درۆ. تۆ ئەڵەی جاری ڕابردوو بزوتنەوەی گۆڕان بە بەڵێنی دەیگۆڕین سەدان هەزار دەنگی لە خەڵک ماشیەوە و دواتر جگەلەوەی 25 کەسی پێبوون بە پەرلەمانتار و خاوەن موچە و شوقە و خانووی ئیتالی هیچ خێر و سوودێکی بۆ خاوەنی ئەو سەدان هەزار دەنگە لێ نەکەوتەوە. پێت وایە ئەم جارە شوابێ؟ جوابی ئەو پرسیارە دەدەمەوە، بەڵام لەسەرەوەی کۆمنتم لەسەر قسەکانی کاک دکتۆر ئاکۆ بێ بەڕاستی من کۆمنتێکمە حەزم لێ نەبوو هەم بێ تەوەری بەرنامەکەوەی ئایا تەرازوی هێز گۆڕاوە یان نا، تەوەری بەرنامەکەەوە نییە تەزویر کراوە یان نا. بەداخەوە کاگاکۆ بۆ ئاڕاستەی ئابردی من ناچارم یعنی وەکو حەق خۆم هەندێکەوە بکەم. ڕەبطکردنی ناوی پارتی و دەنگەکانی پارتی بە تەزویر بەڕاستی ئیتیهامێکی بێبنەمایە لەبەر دوو ئەساس، نامێ زۆر درێژەی بمێ. یەکەمیان پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک سەرچاوی هێزی هەیە، کۆمەڵی نقاتی هێزی هەیە، ئەبێ منافسەکانی بۆ ئەوەی لی تێبگەن، هەر بۆ ئەوی بتوانن ڕۆژە لە ڕۆژان گرێوی لێ ببەنەوە لە نقطە هێزەکانی پارتی تێبگەن. خۆ خەڵەتاندن بەوەی کە پارتی تەنیا معتەمیدە لەسەر تەزویر ئەوە یعنی ڕێ لە خۆگرتنە بۆی ڕۆژە لە ڕۆژان تۆ بتوانی گرە لە پارتی بەریتەوە یاخود لە انتخاباتێکا پێی بوێری. پارتی حیزبێکی کوردستانیە، حیزبێک کە تەجروبەیەکی حکومڕانی تەقدیم کردووە، دوو پارێزگای کوردستانی بەڕێوە بردووە بە شایەدی هەموو خەڵک. دوو پارێزگاکە لە ڕووی خزمەتگوزاری و خۆشگوزەرانیەوە لە پارێزگاکەی دیکە کە سلێمانیە وەزعی باشترە. پارتی بە خەڵکی وتووە ئەگەر دەنگی من لە سلێمانی زۆری نەبووە و من باڵا دەست بوومایە سلێمانیش وەک هەولێر و دۆک پێشەکەوت. پارتی کۆمەڵێ مەسائلی تاریخی گەورە لە قەزایی نەتەوەیی لەو پێشکەوتنە نەتەوەیی بەسەر قزەی کورد هاتووە، خەڵکیێکی زۆر کە 748 ئەوەندە هزار کەسن لە کوردستان لە چاوی پارتی و لە حکمت و سیاسەتی پارتی ئەبینن. ڕەبطکردنی تەزویر بە دەسەڵات بۆ معنایی ئەو جیهەتەی لە دەسەڵاتە توانێت تەزویر بکچون کە پارەی لەبەردەستە و حکوومەتی لەبەردەستە و فڵانی لەبەردەستە و مدیری مەکتەبەکان کادری ئەون. ئەگەر ئەم منطقە سەلیم بووە ئەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان قەت نەدۆڕێت، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانیدا باڵا دەست بووە، گۆڕان هەمیشە وتوانە ئێمەی بێبەش کردو لە هەموو ئیمتیازات
وتوانە هەموو خەڵکی گۆڕان نانبڕاو کراون فرسەتی کاریان نەبووە فرسەتی مەسئولیت وەرگرتنیان نەبووە کۆنتترۆلی یەکێتی بەسەر هەموو جمگەکانی ژان لە کوردستان لە سلێمانی بووە ئەگەر وا بواە ئەو جمگانە بەکار بهێنرانایە ئەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان نەیتوانی قەت پاشەکەشەکە بۆیە من مەبەستم لە چییە بمبوورە حەزم دیسان ئەڵێم خۆزگام کۆمینتە بە پێویستی نەکردای بیڵم کاک ئاکۆ لەسەر ئەوەی کە احتیمالێک هەیە ئەگەرێک هەیە کە هاوپەیمانیەک دروست بێت و لە دەرەوەی پارتی حکومت تشکیل بکرێ هەموو شتێواریدا یعنی هیچ یاسایەک نییە ڕێ لە هیچ حیزبێک بگرێت لەگەڵ حیزبێکی دیکە بەڵام لە ئێستادا دەکرێت پارتی بکرێتە دەرەوەی معادلە ئەگەر قرار بێت لە جیاتی حکومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی پارێزگای سلێمانی دروست بکرێ بەڵێ بەڵام ئەگەر قرارە حکومەتێ دروست بکرێ بۆ هەموو کوردستان تۆ ناتوانانی زۆرینەی خەڵک کە دەنگی بە پارتی یاوە لە پارێزگای هەولێر و لە پارێزگای دۆک بخەیتە خارجی معادلەکە بۆیە ئەم سینناریۆ زەعیفترین سینناریۆیە لە ناو مناقەشاتی ناویەکێتیشە نەک تەنها لەسەر ئاستی حیزبەکان مناقەشەی جددی مفیدی باش کە پێویستە منیش و کاک ئاکۆش پشتیوانی بکەین مناقەشەی ئەوەیە کە ئێمە 4 ساڵی ئایندەسازی گرنگمان لە پێشە ئەو 4 ساڵە بای ئەوەیە حکومەتێکی بنکەفراوانی هاوبەشی شەراکەتی جددی هەموو حیزبەکانی بنکەفراوان و سینناریۆکان بەڵێ کاگاریان سەبارەت بە وتاری خۆ من کۆمنتێکی بەسیتم لەسەر ئەو وتارە هەیە بە تەئکید جاری پێشوو شیعاری سەرەکی بزوتنەوەی گۆڕان ئەی گۆڕین بوو ئەی گۆڕینەکە بە نەتیجە ئۆپۆزیسیۆنێکی لێ دروست بوو بە بڕای من هیچ نەگۆڕا خیتابی زمان حاڵی گۆڕان ئەڵێ ئێمە توانیمان خەڵک هۆشیار بکەینەوە خەڵک تێبگەێنی میزانیە چییە فلان چیە فلان من پێم وایە تەتەوری طبیعی کۆمەلگەی ئێمە وردە بە بزوتنەوەی گۆڕان و بێ بزوتنەوەی گۆڕانش خەڵک وا لێ دەکات ڕۆژ بە ڕۆژ هۆشیارتر بن ڕۆژ بە ڕۆژ زیاتر لە شت تێبگەن حیزبەکانی دیکە بە پارتی و یەکێتیشەوە وا لێ دەکات لە بەردەم هۆشیاربوونی خەڵک لە بەردەم پێگەیشتنی ئەو گەنجە جوان خوێنەوارانەیە پارتیوێکی تش ئەبێ هەمیشە شەفافتر بن هەمیشە عادیلتر بن هەمیشە باشتر وڵات بڕێوە بمن ئەمە فەزلی بزوتنەوەی گۆڕان نییە ئەمە پرۆسەی پێگەیشتن و هۆشیاربوونەوەی بەردەوامی کۆمەلگەی ئێمە و دروستبوونی ئەم جیلە نوێیە کە ڕاستی زیاتر هیچی قبول نییە زۆر سپاس فەرموو کاکە زانیار ناوی خۆت و پرسیارەکەت ناوم زانیارە پێشەکی پرسیارێک بۆ کاگاریان بەڕێزیان وتی یەکێ لە سینناریۆکانەوەیە کە پارتی وێچێتی بە 56 کورسی بتوان حکومت پێک بێنن بەڵام ئایا پارتی تا چەند لەوە ترسێکە یەکێتی بڕاتە پاڵ ئۆپۆزیسیۆن و ئەمەش حەقێکی خۆیان بە 56 کورسی حکومت پێک بێنێ و ئەگەر بژ لە سینناریۆی زعیفە بەڵێ ئەگەر بژ لە سینناریۆی زعیفە من پێم وایە کە یەکێتی تەنها لەوە ترسێکە شەڕی ناوخۆ لە کوردستانە دروست بێت ئایا بەڕێزیان لەسەر ئەمە کۆمیتیان بەڵێ سپاس دەکەم فەرموو کاک محەممەد بەڵێ کاگاریان یەکسەر جواب دەمە وەڵام من وتم ئەوە یەکێکە لە ئەگەرەکان لە جوابی ئەو پرسیارە ئەساسی بەرنامەکە یامەوە کاگەزانە کە ئایا تەرازوی هێز گۆڕاوە ئەگەر تەرازوی هێز گۆڕان بەو معنایە بێت کە دەسەڵات بە هەردوو حیزبەکەوە بوون بە ئۆپۆزیسیۆن حتمەن و ئۆپۆزیسیۆن بوون بە دەسەڵات بەم شێوەیە نەگۆڕاوە بە دلیلی ئەوەی ئێستاش دەنگەکان و ئاماژەکانی دەنگ پێمان دەڵێن پارتی وێشێتی پێکەوە بای ئەوەندە دەنگیان هەیە حکومەت تشکیلکەن معنای وان نییە ئەمە سینناریۆی مفەزەلی لای پارتیە هەرگیز من حەزەکەم هەر لە ئاماژە بۆ پرسیاری کاکەیەوە هەست ناکەنەوە سینناریۆی مفەزەلی پارتی بێت وەکو هاوڕێکیش لە وتارێکا بڵاوی کردوتەوە ئەڵێت ئەم سینناریۆیە کە لەگەڵ یەکێتی حکومت پێک بێنێت سینناریۆی مفەزەلی پارتیە چونکە ئەو کاتە بەرامبەر بە کەرتی نەوت و داهاتی نەوت و وەزارەتەکان و وەکو جاری جاران براوبەشیەکە لە ئێستاە بەڕاستی هێشتا یعنی مووقفی معلن و ئاشکرا و ڕسمی پارتی لەسەر چۆنێتی دروستکردنی حکومت و تەفاوزاتی دروستکردنی حکومت هەتا ئێستا ئاشکرا نەکراوە بۆیە تا ئێستا ئەوەی من ئاگادار بووم و لێ بزانم دەرگا کراوەیە بەرامبەر هەموو حیزبەکان و هەموو مفاوزاتی قابلی وتنە بەڵام کاکە یادگار یەک شتمان بیر نەچێ هەموو حیزبێک کە تەکلیفەکرێ بە دروستکردنی حکومت یەکەم جیهەت کەبیری لێ کات و حکومەتی لەگەڵ تشکیلکە ئەو جیهەتەیە کە ڕوئیان نزیکترە لە یەک بەرنامجی انتخابیان نزیکترە لە یەک و قەناعەتی وایە و پێشبینی وایە کە پێکەوە هەڵدەکات پارتیەوە کێیە ممکنە یەکێتی بێ بە بەڵێ فەرموو کاک محەممەد بەشی یاسا زانکۆی سلێمانی لەو لێدوانانەی بەشی لە بۆ دکتۆراک و پرسیارەکەم لەو لێدوانانەی بەرپرسانێکیتی پارتی و بە دیاریکراوی ئایا هیچ مانایەک دەربارەی ئەنجامەکانی دڵژادن ئایا هیچ مانایەکە هێڵێتەوە بۆ ئەوەی کەمە بڵێن تەرازویەکە تا بگۆڕێ کە باسی لێ یەکرێ بەڵێ سپاس کاگومیێت بەڵێ دکتۆر هیچ مانایەک بێنێتەوە بۆی تەرازوی ئەڵێ پشتبەستن بە لێدوانی بەرپرسەکانی یەکێتی پارتی هیچ مانایەک بۆ گۆڕینی تەرازوی هێز ئەمێنێتەوە بێگومان بڵێ من پێشتریش جەختم لەوە کردەوە باسمان لەوە کرد کە ئەمە خۆی لە ئەساسە تەرازوی هێزی گۆڕیمە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا هێزی سێمە پێشووتر ڕکابەتیەوە یەکرد کە هێزی یەکەم بێت
پارتی دیموکراتی کوردستان کە ئاریان هەندێشتی باس کرد کە خاوەنی مێژوو و حیزبێکی وا کوردستانی بڵێ دواتر بێتە سەر قسەکە بەڵێ هەر ڕەتێکەمەوە بەوە کە پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلێمانی کەوتم گەورەترین پارێزگایە لە هەرێمی کوردستان هێزی چوارەمە لە شاری هەولێر بزوتنەوەی گۆڕان هێزێکە نە لە دەسەڵات بووە نە پارەی بەخشیوەتەوە نە چاوی سوور کردوەوە نە ئیغرای خەڵقی کردووە توانێتی هێزی دووەم بێ لە کوردستان ئێمە گۆڕانکاری نییە ئەو باسیەوەکە کە گۆڕانکاری ڕووی گۆڕانکاری لە تەرازوی هێز بەڵێت گۆڕانکاری لە تەرازوی هێزەوە مەفهومەکەی نییە مەفهومی ئێوە چۆن تێگەیشتون لە چەمکی تەرازوی هێز چەمکی تەرازوی هێز بەلایمەوەیە کە چیدی پارتی یەکێتی وەکو چۆن پێشووتر ویسویانە نەتوانن بۆ شێوەیە مامەڵە بکەن و لەو چ لە تەهیشکردنی ئۆپۆزیسیۆن جاری پێش و 50 کورسیانە بۆ ئێستا 56 کورسیانەیە بەڵێ من پێم وتم بۆ ناتوانن بەڵێ لەبەر کۆمەڵێک شت من هەر باسی پارتی دیموکراتی کوردستان بۆ بکەم کە زۆر تەرکیزەکرێتە سەرەوەی کەمە هێزی یەکەمە کە بەڕای من هێزی یەکەم یەکی ڕێژەیە دەنگەکانی زۆر بە شێوەیەکی ڕێژەی زیادی کردووە پارتی دیموکراتی کوردستان گەر بزوتنەوەی گۆڕان 30 کورسیە بۆە پارتی 24 کورسیە بۆ ئێوە خۆتان بە هێزی یەکەم نازانی بەڵێ بەڵام من بۆ شوێ نابکە بڵم هێزیەکی ڕەهای و هەر دەسەڵات وە خۆی مێنێتەوە هەموو شتەکانی نەگۆڕێت پارتی دیموکراتی کوردستان کە پێشووتر زۆر ئیدعایەوەیە کرد کە سەرۆکی هەرێم لە 170 دەنگەکانی هەرێمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی هێناوە ئەم جارە گەر بێت و پارتی دەسوور بخاتە ڕاپرسیەوە بە دڵنیایی و پێتەڵێم بە نەخێر وەڵامی بۆ درێت بۆ ڕاپرسیەکە چونکە نزیکەی لە 160 هەرێمی کوردستان دژی ئەوەن ئێستا یەکێتی نیشتمانی کوردستان مەسلەی دەستور خاڵی ئەساسی بۆ کە گەڕانەوەی دەستور و کردنی بە پەرلەمانی هەرچێ هێزەکەی ئۆپۆسیۆن هەمان شت هەمانگیان هەبوو لەسەر ئەو مۆزوعەکەواتە پارتی چۆن هاوکێشەی هێز نەگۆڕاوەکە لە پێش ئەمە یوت ئێمە توانین هەموو شتێک بکەین ئێستا گەر دەستورەکەی بخاتە ڕاپرسیەوە دەستورەکەی شکستێنێ مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەرم جارە خۆی کاندید کاتەوە و تەنها لەلایەن پارتی دیموکراتی کوردستانە وەک نوێنەری خۆیانم جارە دەرناچێت لە هەڵبژاردنە دەرناچێت لەبەرەوەی تەنها حیزبەکەی لە 138 دەنگەکانی هێناوە سپاس دەکەم بەڵێ کاگاریان ئێوە چۆن لە مەفهومی تەرازوی هێز تێگەیشتون مەفهومی تەرازوی هێز ئەوەندە قرس نییە بینەران و ئەو گەنجانە و خۆشمان سەرمان لە خۆمان بشێوێنین گۆڕینی تەرازوی هێز بە بەرجەستەترین پێوانە و پێناسەی بریتە لەوەی ئەو هێزانەی کە ئۆپۆزیسیۆنن ببنە دەسەڵات ئەو دەسەڵاتە ببێتەوە ئۆپۆزیسیۆن واتە دەساودەستی طبیعی دەسەڵات دروست بێ من پێم وایە ڕۆژە لە ڕۆژان زۆر سروشتیە ئەم مەسلەی لە کوردستان دروست بێ تەرازوی هێز بگۆڕێ و 4 ساڵ دوای ئەوە بنەوەیشی تریش دووبارە بگۆڕێتەوە پرسیاریشی ئەوەندە چارە نووساز نییە پێمان وابێ ئەگەر نەگۆڕابێ دنیا خراپبووە ئەگەر گۆڕابێتیش دنیا خراپبووە هەچی وانە لە ناو تەجروبەیەکی دیموکراسی مەسەلانە بێ زۆر بە سروشتی وەربگیرێ من لە قسەکەی کاگاکۆ دەربارەی ئەوەی کە پارتی هێزی ڕەهانیە هیچ کەسی دیعای نەکردو هێز ڕەهابێ من وەکو پارتیەک و ئەمە تعبیر لە ڕێی حیزبەکەی خۆش مەکەم بەڕاستی پێمان خۆش نییە هێزی ڕەها لە کوردستان دووبارە دروست بێتەوە بۆ معنایی کە تەنها هێزێ بتوانێت ینی دەسەڵاتداری ئەم وڵاتەوە بەعکسەوە پێشکەوتنی دیموکراسی و تەوبوونی تەجروبەی دیموکراسی لە کوردستان ئەو تعددیدا ئەخوازێ و حکوومەتی ئیتیلافی خێروبەرەکەتی زیاترە لە حکوومەتی تاک حیزبی و بەڵام لە هەمان کاتیشە باواژ نەبینین ئەو حیزبانەی کە ئەم جارە ناچنە حکوومەت لە ئۆپۆزیسیۆنە ئەمێنەوە ئەکەونە دەرەوەی پرۆسی سیاسی بە پێچەوانەوە کاگاکۆ مامۆستای زانستی سیاسیەکانە بێت لە من باشترەوە بزانێت پرۆسی سیاسی واتە حکوومەت و ئۆپۆزیسیۆن پێکەوە هەردووچیان دوو کارکتەری سەرەکی ناو پرۆسە کاگاریان پێت وایە پارتی دیموکراتی کوردستان لە ئێستادا هێزی یەکەمە هێزی یەکەمی دەرچووی ناو وەکو خۆت لە وتارێکی تر ئاماژەت پێداوە ئەڵێ پارتی هێزی یەکەمەوە بە پێی یاساش هەر پارتی بۆ پێکێنانی حکوومەتی نوێنەڕات دەستپێرێت کەواتە هەر پارتیش بڕیار دەدات کێ بکات بە شەریک و شەریکە باش لە حکوومەتەوە کەواتە ئەمە ئەواگەێنێت بە پشت بەستن بەم قسانەکە تەرازوی هێز نەگۆڕاوە توانین مناقەشە بکەین پارتی بە پێی یاسا ئەبێت تەکلیف بکرێ بە دروستکردنی حکوومەت چکە براوە یەکەمە هێزی ڕەهانیەوە چەند جار وتمەوە دووهەمینیان ئەم هێزە ئەکەوێتە مفاوەزات لەگەڵم هەموو هێزە سەرەکیەکانی براوە کە بەڕای من 5 هێز براون لە کوردستان بە بزوتنەوەی گۆڕانیشەوە و ئەتوانێ لە کامیان نزیکتر مفاوەزات بە مەرجەکانی پارتی نەخێر بەبێ مەرجی پارتی بەبێ مەرجی ئەوان مفاوەزات لەسەرێک ئەساسەکەی کا یادگار هەر یەک لەو حیزبانی دەرچوون بەنامجێکی انتخابی خستۆتە ناو هەڵبژاردنەوە و ڕێژەیەک دەنگی پێهێناوە ئێستا کە مفاوەزات دەست پێکا بەرنامەکەی پارتی 740,000 کەسی لەگەڵ بۆ بەرنامەکەی بزوتنەوە 400 و ئەوەندە هزاری لەگەڵ بۆ بۆرە ڕقەمەکەم لەبەر نیە کەواتە بەرنامەکەی پارتی بە ڕێژەی لە 138
لێی هەڵبژێرێ بۆ ناو ئەو بەرنمەی کا بێتە بەرنمەی جددی حکومت بەرنمەی هاوبەشی حکومت بەرنمەکە بزوتنەوەی گۆڕان لە 124 ئەچێتە ناو بەرنمەکەەوە ئەگەر یەکێتی بێ لە 180 ئەچێتە ناوی ئەگەر فلان بێ بەرنمەیەکی لێ دروست دەکرێ تعبیر لە ئیرادەی کۆی ئەو ناخیبان و دەنگدەرانە بکە کە دەنگیان بە هەموو ئەولایەنە نەداوە کە ئەبنە شەریک لە ناو حکومەتە ئەمە طبیعەتی دیموکراتیە تر نەخۆ سەپاندن و نەهێنان و پێشمەرج لە فلان بەڵێ فەرموو کاکە ئومێد زانکۆی سلێمانی پرسیارەکانم بۆ کاک دکتۆر پێدوان نییە گۆڕان لەسەر دژایەتی پارتی وەکێتی دەنگێناوە نەوەکو لەسەر هەبوونی کارنامەیەکی باش و پێدوانە تەرازوی هێز نەگۆڕاوە گەر سەیری پەرلەمانی عێراقکەین سێ پارێزگاکە وەرگین بە هەمان شێوە پارتی یەکەم گۆڕان دووەم یەکێتی سێم و ببوورە پێم وایە ڕێژێکش بە هەڵەوت ڕێژەی خەڵکی سلێمانی سەتا نزیکی خوار سەتا چل نەک 45 زۆر سپاس دەکەم کاکاو کار بەڵێ دکتۆر یەکەم کە با لەو هەڵەیەوە دەسی پێکەم وتم ڕێژەی دەنگدەر لە 145 دەنگدەر لە سلێمانی چونکە پارێزگای سلێمانی تەنها شاری سلێمانی نییە ڕەنگە و خوێندکارە خۆشەویستە وای زانی بێتی من بەسم ناو شاری سلێمانیە پارێزگای سلێمانی چەند قەزایەکی شیتایە کە سەر بە پارێزگای کەرکوک بوون لە ڕابردووە ئێستا بە حکمی ئەو گەورەترین پارێزگایە سلێمانی و گەرمیان باڵێ سەبارەت بە ئەو ئایا بزوتنەوەی گۆڕان لەسەر دژایەتی پارتی دروست بووە نەخێر لەسەر دژایەتی پارتی دروست نەبووە ئێمە لەسەر دژایەتی گەندەڵی و لەسەر ناداتپەروەری بزوتنەوەی گۆڕان دروست بووە بەرنامەی بزوتنەوەی گۆڕان بەرنمەیەکی سیاسی تۆکمەی هەیە ئێمە لە ماوەی ڕابردوو ئێساش هەچ کارێکمان کردبێ لەسەر ئەساسی بەرنامە کردومانە ئێمە لە پەرلەمانە دەیان پرۆژە و بەرنامەمان هەبوو پرۆژە یاسامان هەبووە لە دەرەوەی پەرلەمان پاکێجمان هەبوو بۆ چاکسازی بەسەکەم ببوورە ڕێم پێ بە بۆ پرسیارەکە مەبەستمەوەیە بۆ ئەو پرسیارانە بەرنمەکە گۆڕان ئەگەر تەوەری بەرنمەکە بەڵێ بزوتنەوەی گۆڕان ئەگە بەرنمێکی سیاسی نەبووایە ئەوەندە متمانی خەڵکی بەدەست نایەنەکە لای ئەگەر وەکو ئەوان ئیدعایەکەن کە تەنها لەسەر ئەساسی ناڕازی بوون بۆە ئەو ناڕازیانە وەکو خۆیان باسیەکەن کەسا کۆتایی هاتو توانیانە خزمەت گوزاری دروستکەن بەڵکو بزوتنەوەی گۆڕان هێزێکی مەدەنی سیاسیە توانی مۆدلێکی نوێ لە حیزبایەتی بێنێتە ئاراوە لە کوردستانەوە وتوانی زۆر شت بەڵێ زۆر فەرموو کاکاو کار پرسیارم بۆ کاک دکتۆراکۆ کاک دکتۆر باسی بەشداریکردنی لارەکانی ئۆپۆزیسیۆنی کرد بە هاوبەشی لە پێکەنانی حکوومەتاکە بنەبەرەیە کە بەشداریەکەن لە حکوومەتە ئایا ئەمە نابێتە هۆی ئەوەی کە ئیتر ئۆپۆزیسیۆن تەواوە بێ لەگەڵ تەواوبوونی ئۆپۆزیسیۆن یاخودنەمانی ئۆپۆزیسیۆنە دیموکراسیش بەرەواقاری خراپڕای خودپایەکی گرنگی دیموکراسی لە ناوچێت زۆر سپاس ئەمە لە کاتێکا کە لایەنەکانی دەسەڵاتی ناتوانین ناخودنان هەیە بەشدار وەکو ئۆپۆزیسیۆن دەور ببینین پرسیارێکی ترمە لە ناتوانێت پرسیارەکەت ئەبێ بمبووری چونکە هاوڕێکانت مەجالیان نابێ من حەزەکەم هەمووتان زیاد لە 10 پرسیار بکەن بەڵام کاتەکارەوەندە هاوکارە کاکسامان بەڵێ دکتۆر بێگومان ئەساسی بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن و بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئەساسی بەرنامەی سیاسیە ئێمە بەرنمێکی سیاسیمان هەیە ئەگەر توانرا ئەو بەرنامە سیاسیە لەگەڵ لە کارنامەی حکوومەتە جێ بکرێتەوە بخرێتەوە چوارچێوە ئێمە ڕەنگە ئەوەختە بەشداری حکوومەت بکەین ئەوە نییە کە گۆڕان زۆر تامەژەی بەڵێ ئێمە بەرنامەمان هەیە لەو بەرنمەیە ئەو لەوێتمان داناوە ئەو ئەولایەتی ئێمە بخرێتە کارنامەی حکوومەتەوە و ئیشی لەسەر بکرێت جێبەجێکرێ بەشداریەکەین لە حکوومەت بۆ ئەمێ ئەو ڕوونکەمەوە کە ئێمە نییە کە زۆر تامەزرۆی گۆڕان تامەزرۆی دەسەڵات بێ ڕاست ئێمە شعارەکەمان ئەوەیە کە بەرەو دەسەڵات بێن بەڵام ئێمە ئامانجی ئێمە لە گەیشتن بۆ دەسەڵات جێبەجێکردنی بەرنمەکەمانە بزوتنەوەی گۆڕان لە ماوەی 4 ساڵی ڕابردووە سێ کە ڕەداوای لێکراوە بەشداری لە حکوومەتاکە لەبەرەوەی بە بەرنمەکەی ڕازی نەبوون بە پاکێجەکانی ڕازی نەبوون بەشداری حکوومەتی نەکردو ئەم جارە ڕازی نەبێت بەشداری ناکە بەڵێ ئەگەر بێت بوون اختیارەکە ئێمە ئۆپۆزیۆن بوونمان پێ باشترە لەوەی کە بچین بەشداری لە حکوومەتێکاکەین کە تەنها لە پێناو بەشداری بێت ببوورە هەر بۆ پرسیاری کە لەسەر ئۆپۆزیۆن کردی ئەگەر ئێمە لە کاتێکشە بەشداری بکەین لە دەسەڵاتە مانای وان نییە کە پەرلەمانتارەکانی ئێمە بێدەنگە بن پەرلەمان بە دەرلەوەی کێچێک لە ئەرکەکانی دەرکردنی یاسایە بەڵ ئەرکێکی گرنگتری هەیە کە چاودێریکردن و بە دوواداچوون و موسائلەکردنە لە حکوومەت ئێمە پێویستە و لە بزوتنەوەی گۆڕان بڕیارمان لەسەرەوە داوە کە پەرلەمانتارەکانی ئێمە لە ئایندەدا لە ناو پەرلەمان بۆ ئەرکی خۆیان هەستن لە دەسەڵاتە بین یاخودنا پێویستە پەرلەمان ئاکتیو کرێ خۆی لە حقیقەتە پەرلەمان لەو ڕۆڵەی داماڵرابوو بەڵام ئێمە با پەرلەمانتارەکانی ئێمە گەرێمە چوینە دەسەڵات لە پێشە لە وەزیرەکانی ئێمە و فەرمانبەر و کاربەدەستانی ئێمە و دەستکەن بە لێپێچینەوە چاودێری کرد سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس دەکەم فەرموو کاکسان سامان عزیز لە پەیمانگای تەکنیکی سلێمانوە پرسیارێکم بۆ کاکاریان ئەگەر پارتی ناتوانێت لایەنەکان ڕازی بکات بۆ بەو دەسەڵاتی کە پێدات ئەگەر لایەنەکانی تر یەکتریان گرت و ینی حکوومەتێکی حکوومەتیان پێکێنا پارتی ئامادەیە ئەو دەسەڵاتانی ڕادەسی لایەنەکانی تر بکاتەوە سپاس دەکەم کاکارزان بەڵێ کاکار بەڵێ من باسم کرد ئەو احتیمالە
باوەڕتان بێ زیاتر لە قسە ئەچێ ینی احتیمالێکی وارد و واقعی و منطقی نییە لەبەرەوە من کۆمنتێکم لەسەری نییە گەر تەنها وەکو ئەگەرێکی سیر بکرێت ئەگەر وەگەرێ هەر وەختی ئێرادەی کوردستان زۆرینە لەگەڵ ئەوە بۆ پارتی لە دەرەوەی دەسەڵات بێ لە دەرەوەی دەسەڵاتە بێ بەو پەڕی قەناعەتەوە بەو پەڕی قەناعەتەوە بەڵێ فەرموو کاکەرز کاگاری باسی گەر پارتی هێزی لەدەست بێت بۆ نمونە لە ناوچەی هەولێر و دووەکە چی هێزی سەربازی بێت هەمومان نەزانین کە هێزی سەربازیشی هەیە لەگەڵ هێزی جەماوەریە ئایا ئەگەر بەیانی حکوومەتێک بێنرێت بەبێ پارتی دەکرێت حکوومەت دەتوانێت ئەو بەرنامانە جێبەجێ بکات لە ناوچەی دووەک و پارتیە بەڵێ سوپاس دەکەم کاک فەرهاد بەڵێ کاگاری هەمان وەڵامی ئەوەی پێشتۆ پێم وابێ ئەگەرێکی زەعیفە زۆر نقاش هەڵناگرێ بمبورن بەڵێ فەرموو کاک فەرهاد فەرهاد حەمید گەر تۆزێ لە مایکەکە نزیک بیتەوە سوپاس دەکەم پرسیارێکم بۆ دکتۆرا یەک تۆز لە مایکەکە نزیک بیتەوە بەڵێ پرسیارێک بۆ دکتۆر ئاکۆ ئایا ئێوە وەکو بزنەوەی گۆڕان ئەگەر بەشداری لە حکوومەتتان ناکرد پشت ئەکەن لە دوو حیزبەوە سۆنەکەی ترکە ئەوانی ئێستا ڕێزەی کورسیان زیاوی کردووە پشتەکەن لە ڕاوبۆچوونەکانیان وەکو ئێساکە مەبەستت گەیشتووە بمبورە کاکە ئەبێ بمبوری داوای لێبوردنەکەم ئەبێ بمبوری بەڵێ بمبورە کاکە لەبەرەوەی هاوڕێکانت بێبەشە بن بەڵێ وازح بوو پرسیارەکەی وازە بەڵێ ئێمە بزوتنەوەی گۆڕان دوور و نزیکی لە هەموو هێزێکەوە لەسەر ئەساسی بنەمای سیاسیە لەسەر ئەساسی بەرنامەی سیاسیە ئێمە لە ماوەی ڕابردووە لەگەڵ دوو هێزە ئیسلامیەکەی کوردستان بەرنمەیەکی سیاسی ئێمەی کۆکردبووەوە کە دوای خۆی بینیەوە لەو پاکێجانی کە پێشکەشکران بۆ چاکسازی لە کوردستانە و ئێستاش هەماهنگێکی زۆر هەیە لە ناو هێزە ئۆپۆسیۆنەکانە با قەناعەتی من بەشداریکردنی ئەم ئەوەگەرە تا چەند بە هێزە گۆڕان بچێتە ناو حکوومەتەوە و دوولایەنەکەی تری ئۆپۆسیۆن بە ئۆپۆسیۆنی بمێنەوە ئەمە تا چەند ئەگەرێکی بەهێزە ئێمە یەکەم ڕێکەوتنێکی استراتیژی نیە لە نێوان ئەم سێلایەنەیە تا هەر یەکێکیان پەیوەستکە بەوەی تریانەوە هەر یەکە خاوەنی بڕیاری خۆیەتی بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە ئەوەی کە تا ئێستا هەیە ئەوەیە کە بڕیار دراوە بە یەکەوە و دانوسام کەم بۆ بەشداریکردن لە حکوومەت و لەسەر بەرنمەیەکی سیاسی کە پێشووتر لە شێوازی پرۆگرامێکی سیاسی بۆ چاکسازی خسپیانە ڕووکە پاکێجەکان بوو بۆیە من ئەوە بە دوورە زانم کە یەکێک لەو هێزانە بەبێ هێزەکەی تر بەشداری بکە لە حکوومەت. بەڵێ سوپاس دەکەم بینەرانی عزیزم ناوبڕێکی دیکە وەرەگرین و دوای ناوبڕەکە لە بەشی سێم و کۆتایی بەرنامەکە بەردەوامە بین لەگەڵ.